الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. تفسير سورة النحل قيشتنا آياتي بستو حوت كالآياتي بستو شجدة خواهي قورباسي نخشو بلاني اواني كرككات خوي دجاتی پێغەمبەرانیان کردووە سەلامی خوان لەسەر بێ دژایەتی دینی خوایان کردووە کە هەر یەکێک لەوانەی کە دژایەتی دینی خوای گەورەی کردبێ لە هەر سەردەمێکدا خوای گەورە بە زۆرێک لە زۆرەکان سزای داوە هەر لە دنیادا بە جۆرێکیش سزای داوە کە هەستیان بە هاتنی سزاکەی نەکردووە و بە هیچ شێوەیەکیش تەبەن نەیانتوانیوە سزاکە لە خۆیان دوورخەنەوە. بەڵام دەبێ تەبەن بزانین و ئاەتەکەش پێمان دەڵێت کە ئەو سزایی کە خوای گەورە بۆ ئینسانی بێ باوەڕ دەینێرێت بۆ ئینسانی کافر ناردوویەتی تەنها سزای دنیایی بووە، تەنها بۆ ئەوە بووە کەسەکە بەشکم بۆ خۆی پند وەرگێ یا خەڵکی دیکە بەهۆیانەوە تەمبێ بن دەنا هیچ کاتێک سزای دنیایی ئینسانی کافر لە زیاتی قیامەتێ نییە. ئەو کەسانێک کە بێ باوەڕن و بێدینن ئەگەر لە دنیاش سزا بدرێن خوای گەورە لە قیامەتێ سزایەکی زۆر سەختتر و ناڕەحەتتر و دژوارتری بۆ ئامادەکردوون. ناخۆشیەکانی دنیا و بەڵاکانی دنیا تەنها بۆ ئینسانی ئیماندار کەڵکیان هەیە کە گوناهی پێدەسڕێنەوە و پلە و پای لای خوای گەورە بەرز دەبێتەوە. بەڵام بۆ کەسی بێ باوەڕ بۆ کەسی بێدین خوای گەورە کە لە دنیا سزای دەدا زۆرتر بۆ ئەوەیە خەڵکانی دیکە دەرسی لێوەرگرن و پەندی لێوەرگرن. لەو ئاەتەدا خوای گەورە باسی سزای قیامەتی دەکات، دەفەرمێت ثم پاشان دوای ئەوەی کە خوا لە دنیادا سزای دان و مردن یەومە القیامەتی لە ڕۆژی هەستانەوە لە ڕۆژی زیندووبوونەوە یوخزیهم خوای گەورە هەمویان ڕیسوا و سەرشۆڕ دەکات. ثم پاشان یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا یوخزیهم خوای گەورە سەرشۆڕیان دەکات ڕیسوایان دەکات وەیەقول و دەژڵێت پێیان ئەینە شوڕەکائیە کوان ئەوانەی کە کردبووتانە هاوبەشی من ئەلەذینە ئەوانەی ئەو خوانەی کە کونتم ئێوە توشاقونە فیهم یعنی پێچەوانەی فەرمانی من و پێغەمبەرەکان جوڵانەوە دژایەتی فەرمانەکانی من و پێغەمبەرەکانتان کرد فیهم لەبەر خاتری خواکانتان لەبەر خاتری ئەوانەی کە بە خەیاڵی خۆتان کردبووتان نەخوا کوان لەکوێن بۆ ئێستانیان فریاتان کەون دەنگتان ببیستن لە تنگانە و ناڕەحەتیەکان ڕزگارتان کەن یا هیچ نەبێت لە ناخۆشیەکانتان لەگەڵتاندا بن بۆ نایەن کوان تەوان خوای گەورە کە پرسیاریان لێ دەکات تەنها بۆ ئەوەیە وەک دەڵێ لۆمەی ئەو کەسانە بکات کە غەیری خوای گەورەیان پەرستووە تەنها بۆ ئەوەیتی ئەوانە قەناعەتکەن بە تەواوی کە ئەوانەی پەرستراون جگە لەخوا زۆر بێدەسەڵاتن زۆر بێتوانان لە قیامەتێ تەمان نەک دەسەڵاتی کۆیلە و بەندەکانی خۆیان نییە تەنانەت دەسەڵاتی خۆشیان نییە بۆ خۆشیان سوتەمەنی ئاگرن. ثم پاشان یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا یوخزیهم خوای گەورە ئەو کەسە بێ باوەڕانە هەمووان زەبون و ڕیسوا دەکا وەیەقول و دەڵێت وەکو سەرزەنشکردن ئەینە لەکوێن شوڕەکائی ئەوانەی کە کردبووتانە هاوبەشی من ئەو قسەی خوایە ئەلەذینە ئەوانەی کنتم ئێوە توشاقونە دژایەتی و بربەرەکانیتان دەکرد لەگەڵ پێغەمبەران فیهم لەبەر ئەو خوانە قال الذين گوتیان ئەوانەی کە ئوتوا العلم کە خاوەن زانست و زانیاری بوون بەڵام ئیمانیان هێنا بوو دەڵێن چی ئین الخزیە بێگومان سەرشۆڕی و زەبوونی ئەلیەومە ئەمڕۆ کە قیامەتە و دوا ڕۆژە وەسسوئە وە سزای سەخت و ناڕەحەت و ناخۆش عەلە الکافرین تەنها و تەنها لەسەر ئەو کەسانەیە کە بێ باوەڕن. کەسە بێ باوەڕەکان ئەو ڕۆ تووشی سزایەک بوون تووشی ذیلەت و سەرشۆڕیەک بوون وەڵامیش نادەنەوە و توانای وەڵامدانەوەشیان نییە. ثم پاشان یەومە القیامەتی لە ڕۆژی دواییدا یوخزیهم خوای گەورە سەرشۆڕیشیان دەکات وەیەقول و خوای گەورە پێیان دەڵێ
ئەینە لەکوێن شوڕەکائی ئەوانەی کردبووتان هاوبەشی من الذين ئەوانەی کنتم ئێوە تشاقونە یعنی پێچەوانە و دژایەتی پێغمبەران و خواتان دەکرد فیهم لەسەر ئەو خوانەتان قال الذين گوتیان ئەوانەی ئوتوا العلم کە خاوەن زانست و زانیاری بوون و بووبوونە ئیماندار دەڵێن چی ئین الخزیە بێگومان سەرشۆڕی و زەبوونی ئەلیەومە ئەمڕۆ والسوء سزا و ناڕەحاتی على الكافرين لەسەر ئەو کەسانەیە کە بێباوەڕ بوون خوا دەفەرمێ الذين ئەوانەی ئەو بێباوەڕانە زەبوون و سەرشۆڕن کە تتوفاهم الملائكة کە کاتێک ڕوحیان دەکێشن و ڕوحیان دەردێنن مەلائکەتەکانی ڕوحکێشان ظالمی ئەنفوسهم لەو کاتەدا ستەمیان ظالمی ئەنفوسهم ستەمیان لە خۆیان کردووە و وەک دەڵێ تا سەرەمەرگ تۆبەیان نەکردووە و پشیمان نەبوونەتەوە و لەسەر شیرک و تاوان و خراپە و خراپەکاری بەردەوام بوون الذين يعني ئەوانەی کە لە قیامەتێ خوا سزایان دەدا و خوای گەورە زەبوونیان دەکا و سەرشۆڕیان دەکا چێن ئەوانن کە تەتەوەفاهم کە دەیان مرێن ڕوحیان دەکێشن ئەلمەلائیکەت و فریشتەکان لەو کاتەدا ظالمی ستەمیان کردووە ئەنفوسیهم لە خۆیان چ دەکەن لەو کاتەیدا ئەوانەی کە بێ باوەڕن و ستەمکارن کە وەختی مردنیان دێت و مەلائیکەتی ڕوحکێشان دەگاتە سەریان و دەستیان بۆ ڕوحیان دەبا دەیەوێت ڕوحەکەیان دەرکێشێت و دڵنیا دەبن تازە دەمرن چ دەکەن فەئەلقەو یعنی ئیعلانی دەکەن دەری دەبڕن پێشنیاری دەکەن ئەسسەلەمەکە دەڵێن ئێستا خۆمان تەسلیم دەکەین پێشنیاری خۆ بەدەستەوەدان دەکەن یان فەئەلقەو یعنی دەردەبڕن خۆ بەدەستەوەدان یا ئاشکرای دەکەن بۆ مەلائیکەتەکان و بڕیار دەدەن دەڵێن ئێستا تەسلیم بووین بە ئەمرەکانتان بە فەرمانەکانتان خوا چیمان پێ بڵێ ئەوەی دەکەین ما كنا نعمل دەڵێن ئێمە نەمان کردووە پێشتر هیچ خراپەیەک ما كنا ئینکاری دەکەن ئێمە لە ڕابردوودا نعمل نەمان کردووە ئەنجاممان نەداوە من سوء هیچ خراپەیەک بەڵام خوای گەورە ئەویان لێ قبوڵ دەکا بێگومان ناخوا دەفەرمێ بەلا یا فریشتەکان وا دەڵێن بەڵێ ئێوە خراپەتان کرد ئێوە تاوانتان کرد إن الله بێگومان خوا علیم ئاگادارە بما كنتم بەو کار و کردەوانەی کە ئێوە تعملون ئەنجامتان دەدا ئێستا پەشیمانی دەرببڕن یا دەرنەبڕن ملکەج ببن بۆ ئەمری خوا یا ملکەج نەبن قەراری بە قسێکردنی خوا بدەن یا نەدەن لە کاتی سەرەمەرگدا تەوبەکردن و پەشیمان بوونەوە و خۆ بەدەستەوەدان قیمەتی نییە چونکە خوای گەورە پێشتر ئاگای لە حاڵیان بووە پێشتر ئەوانە وەک دەڵێ حسابیان بۆ تەوبەکردن و پەشیمان بوونەوە و مردن نەکردووە الذين تتوفاهم الملائكة ئەوانەی کە ڕوحیان دەکێشن و ڕوحیان دەردێنن مەلائیکەتەکان کە ظالمی ئەنفوسهم کە ستەمکار بوون لە خۆیان یعنی هەر تاوانکار و خراپەکار بوون تا وەختی مردن فەئەلقەو ئەسسەلەمە فەئەلقەو یعنی ئاشکرای دەکەن و پێشنیاری ئەوە دەکەن کە ئەسسەلەمە خۆیان تەسلیم بە ئەمری خوای پەروەردگار کەن و ڕازی بن بە ئەمرەکانی خوای گەورە و وەک دەڵێ عەبدایەتی بۆ خوا قەرار دەن بۆ بیانو دێنەوە دەڵێن ما كنا ئێمە نەبووین ما كنا نعمل يعني ئێمە لە ڕابردوودا نەمان کردووە و ئەنجاممان نەداوە من سوء هیچ خراپەیەک پێیان وایە بەو قسانە دەتوانن مەلائیکەتەکان یا فریشتەکان خەڵەتێنن بەڵام مەلائیکەتەکان پێیان دەڵێن چی بەلا بەڵێ ئێوە خراپەکار بوون تاوانکار بوون بێباوەڕ بوون إن الله بێگومان خوا علیم شارەزایە بیما بەو شتانەشی کە کنتم ئێوە تعملون ئەنجامتان داوە و کردوتانە بۆیە هەر لە سەرمەرگڕاها هەر لە کاتی ڕوحکێشاندا پێیان دەگوترێت فەدخولوو ئەبوابە جەهەنەمە بڕۆنە ناو دەرگاکانی دۆزەخ یعنی بڕۆنە ناو دۆزەخەوە لە دەرگاکانیەوە هەموو دەرگاکانی دۆزەختان لەسەر واڵایە و بۆتان کراوەتەوە ئەوجار خالیدینە فیها بەنەمری و بە هەمیشەیش لەناو ئەو دۆزەخەدا بمێنەوە ئەوجار فەلەبیئسا بە دڵنیاییەوە خراپترین مەثوە جێگا و شوێنی حەوانەوە جەهەنەمە بۆ چێ المتەکەبیرین بۆ ئەو کەسانێک کە خۆ بە زۆرزان بوون خۆ بە گەورەزان بوون جا لە بەرامبەر خوادا خۆیان بە گەورەزانی بێت تەکەبور ئینسانی هەر دەباتە جەهەنەمێ لە بەرامبەر مەخلوقاتی خوازدا ئینسان تەکەبوری هەبوو بێ هەر تەکەبور نەتیجەکەی چوونە دۆزەخە چونکە کیبر و خۆ بە گەورەزانین
صفەتی خوای پەروەردگارە تەنها خوای پەروەردگار حەقی ئەوەی هەیە وەک دەڵێ خۆی بە گەورە پیشاندا غەیری خوای گەورە هیچ کەسێکی دیکە حەقی نییە خۆی بەسەر مەخلوقات و دروستکراوێکی دیکەشدا هەڵکێشێ جا لە بەرامبەر خوادا تەبەن هەر نابێ فەدخولو پێیان دەگوترێ بڕۆنە ئەبوابە جەهەنەمە ناو دەرگاکانی دۆزەخ یان ناو دۆزەخەوە لە دەرگاکانیەوە خالیدینە فیها تێیدا بمێنەوە لە ناو دۆزەخدا بە هەمیشەیی فەلەبیئسە بە دڵنیاییەوە خراپترین مەثوە جێگایە ئەو دۆزەخە المتەکەبیرین بۆ ئەوانەی کە خۆ بە گەورەزان و خۆ بە زلزان بوون ئەو جار وەقیلە للذینە اتەقەو وەقیلە گوترا للذینە بەوانەی اتەقەو خۆ پارێز بوون ماذا ئەنزەلە ڕەبوکم خۆی گەورە چی ناردۆتە خوارێ بۆتان ئەگەر لەبیرتان مابێت لە دەرسەکەی دیکە ها گوتمان خەڵک لە مەوسیمی حەزدا دەهاتە مەکەی کە بتپەرستەکانیان دەبینی دەیانگوت ئەو برادەرەی ئێوە ئەو محەممەدەی بانگەشەی پێغمبەرایەتی دەکاچی بۆ هاتووە دەیانگوت قال و ئەساطیر الأولین وایە دەیانگوت قسەی پێشینان بەڵام هەر ئەو خەڵکەی هاتووە ئەگەر دووشی سەحابەیەک بووبانە تووشی ئیماندارێکی بووبانە لە ئیماندارەکەیان پرسی باە ئیماندارەکە بە زۆرێکی دیکە وەصفی قورئانی دەکرد بە زۆرێکی دیکە وەصفی پێغمبەری دەکرد صلی الله عليه وسلم ئەوە وەقیلە للذینە وەقیلە گوترا بەوانەی کە ئیتەقەو خۆپارێز بوون ماذا ئەنزەلە ڕەبوکم چی ڕەوانە کردوتە خوارێ بۆتان پەروەردگارتان قال و دەیانگوت خەیڕە تەنها چاکە و تەنها باشە جا خوا دەفەرمێت للذینە ئەحسنوا في هذه الدنيا حەسەنە ئەوەی یاسایەها للذینە ئەحسنوا بۆ ئەو کەسانەی کە چاکەکار بوون لەو ژیانی دنیادا ئەوەی ئێستا ئێمە تێداین حەسەنەتون لە قیامەتێ و لە دنیاشدا خوا چاکەی بۆ ئامادە کردووە خوای گەورە وعدی داوە کەسێک چاکەکار بێ خوای گەورە چاکەی لەگەڵ بکاتەوە هەر لە دنیادا ها وەلە دار الآخرەتی بە دڵنیاییەوە ماڵی قیامەت و دوا ڕۆژیش خەیڕون زۆر چاکترە لەو شتانەی کە خوا لە دنیادا پێت دەدا وەلە نیعمە و باشترین دار المتقین ماڵ و جێگاشە بۆ ئەو کەسانەی کە پارێزکار و لە خواترس ئەوە یاسایە تەبەن چاکە بکە لە دنیادا خوای گەورە چاکەت دێنێتەوە ڕێ چاکەی بکە خوا چاکەت بۆ دەکاتەوە هەر لە دنیادا بەڵام ئەو چاکەی کە خوا بۆت دەکاتەوە لە بەرامبەر چاکەدا پاداش نییە تەنها فەزڵە خوای گەورە پاداش دەکات بۆ قیامەت بۆ هەڵدەگرێت کە ئەوەی قیامەتی کە بۆی هەڵگرتووی زۆر چاکترە لەوەی کە لە دنیادا پێت دەدا وەقیلە للذینە سەحابەکانی پێغمبەر خوا لێیان ڕازی بێ لە ئەوانەی لە مەکەی لەگەڵ پێغمبەردا بوون لەبەرەوەی تحمل و بەرگەی ئەو هەموو ئەزیەت و ئازار و ناڕەحاتی و کوێرەوەریان کرد خوای گەورە هەر لە دنیادا قەرەبووی بۆ کردنەوە مەدینەی بۆ پەیداکردن تێیدا دەوڵەتی ئیسلامیان دروست کرد دواتر خوای گەورە سەری خستن دواترکردنی بەدەسەڵاتدار و بە حاکمی دنیا و تا قیامەتیش ناو و ناوبانگیان و پاشانیش تەبەن ئەوان هۆکاری بڵاوکردنەوەی دیر بوون چاکە و حەسەناتەکانیشیان تا قیامەتێ بەردەوامن هەموو ئەوانەی کە ئێمە دەیکەین ئێستا خێرەکەی وەکو چۆن بۆ خۆمانە بۆ ئەو کەسانەشە کە پێش ئێمە بوونەتە هۆکار و دینیان بە ئێمە گەیاندووە وەقیلە للذینە اتەقەو گوترا بەوانەی کە خۆپارێزن ماذا چ شتێک ئەنزەلە ڕەوانەی کردوتە سەرتان ڕەبوکم پەروەردگارتان قال و گوتیان چێ گوتی متەقیەکان خەیڕا خوا چاکەی بۆ ناردوین للذینە ئەحسنوا بۆ ئەو کەسانەی کە چاکەکار بوون یا چاکە دەکەن فی هذه الدنیا لەو دنیادا حەسەنەتون خوای گەورە چاکەیان لەگەڵ دەکاتەوە وەلە دار الآخرەتی بە دڵنیاییەوە ماڵی دواڕۆژ خانووی دواڕۆژ ژیانی دواڕۆژ خەیڕون زۆر چاکترە لەوەی کە لە دنیادا خوا پێی داوی وەلە نیعمە و باشترینیشە باشترین دار خانوو ماڵ ژیانیشە المتەقین بۆ ئەو کەسانەی کە پارێزکار و لە خوا ترسن ئەو شوێنەی کە خوا ئامادەی کردووە چۆنە خوای گەورە تۆزێک وەسفی دەکات دەفەرمێت جەنات و عەدن چەندان باخ و باخاتن کە عەدن شوێنی مانەوەن کە دەدرێتێ بە موقەت نادرێتێ وەکو ئیقامە و وەک دەڵێ کلیلەکەی و تاپۆیەکەی ئیخۆتە و بەدەست خۆتە تەبەن تا هەتایە ئومێدی و مەترسی ئەوە نیە کەس دەرتکە جەنات و عەدن باخانێکن کە کەسەکە تێیدا نیشتەجێ دەبێت و ئیخۆیەتی بە هەمیشەیی ئەوە یەک یەدخولونەها دەستنە ناوی
ئەوجار تەجری دەڕوا من تحتها بەژێر هەر کامێک لەو باخانەدا ئەلئەنهار چەندان ڕووبار هەموو خواردنەوەکانی شیرە هەنگوینە شەرابە ئاوە هەمووی طبعاً بەکانیا و بە ڕووبار دەڕوا ئەوجار لەهم فیها بۆ ئەوان هەیە لەناو ئەو باخانەدا ما یەشاؤون هەرچی ئارەزووی بکەن هەرچی حەزیان بۆی بچێ ها ئەگەر وەصفی بەهەشتێ بەس ئەوەندە بێ بەسێتی ها لەهم فیها ما یەشاؤون بۆ ئەوان ئامادەکراوە لەناو بەهەشتێدا هەرچی ئارەزووی بکەیت هەرچی حەزت بۆی بچێ جا زۆرێک لە عولەما ڕەئیان وایە کە لە بەهەشتێدا داواکردنیش نییە نی ئەنی هەر پێویست ناکات داواشکەی بە تەنها مەیلە تەنها حەزت بۆی بچێ بەدڵ پێت خۆش بێ خوا بۆت دەکا جا ڕاستەوخۆ بۆ خۆت دەیکەی یا خزمەتکارەکان بۆت دەکەن یا مەلائیکەتەکان ئیشەکەت بۆ جێبەجێ دەکەن گرنگ لەناو بەهەشتێدا حەزێک نییە هەد بێ خوا بۆت نێنێتە جێ یا خوای گەورە وەک دەڵی ئەگەری تێخا یا دواخستنی تێدا بێ هەتا حەدیثمان هەیە ها پێغەمبەر دەفەرمێ پیاوێک کی عرابی هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم تێی پێغەمبەری خوا لە بەهەشتێ ئەسپ هەیە کەسێکی ئەسپ سوار بووە و حەزی لە ئەسپی بووە پێغەمبەر فەرمووی ئین ئەدخەلەکە الله الجەنە ئەگەر خوا بتخاتە بەهەشتێ و بەهەشتی بی بەڵێ ئوتیتە بفەرەس من یاقوتة حەمڕا بەڵێ ئەسپێکت بۆ دێنن کە لە گەوهەر و مرواری سوور دروست کراوە له جەناحانی دوو باڵی هەن فحملت عليه دەچیە سەری ثم تار بك في الجنة حيث شئت لەناو بەهەشتێدا دەتڕفێنێ ئاسپی ئێرە بەسەر عەرزیدا دەڕۆن لێ بە هەوایدا دەتڕفێنێ بۆ کوێی بەهەشتێ حەزت لێبێ بۆ وێت دەبا حەدیثی دیکەی صحیحمان هەیە داوای منداڵی دەکا خۆ لەوێ کەس پێویستی بە منداڵی نییە بەڵام حەزە هەیە ئارەزوو دەکا بە مودەتێکی زۆر کەم پیا و ئافرەتەکە بێکەوە کۆ دەبنەوە ئافرەتەکە حەمل دەکا منداڵەکەش لە دایک دەبێ بە بێز هیچ زەحمەتێک خی گەورە بۆشت دەخاتە ئەو تەمەنەی کە خۆت دەتەوێت کەسی وا هەیە حەزی لە زراعەت و کشتتوکاڵی حەدیثی صحیح لەسەرها پێغەمبەر دەفەرمێ ئەوانە لەوانەیە عرابیەکانی ئەوەی بن خی گەورە عەرزی دەداتێ بەبێ زەحمەتی دەیچێڵێ تۆی پێدا دەکا گەورە دەبێ و دەیدروێت و هەر بۆ خۆشی عنی بەبێ نەک بۆ ئەوکردن هەیە حەزی لە مەڕ و ماڵات و ئەو جۆرەشتانەی خوا ئەوانەشی پێدەدا بەڵام ئی بەهەشتێ کە هەمووی خۆشیە تەمان هیچ ناخۆشی و زەحمەتێکی وانە لێرە ئەسب ئەگەر سواربوونەکەی خۆش بێ ئەی بەخێوکردنەکەی وانە بێگومان تەمان زەحمەتە و دەبێ بەقەت نەک زۆر زیاتر لە ئینسانێکی ئێستا نەفەقە و خواردنی دەوێت خۆ بەس خواردنەکەی حسابکە وایە مەڕ و ماڵات دەگەر ئەو کەسەی هەیەی دڵیشی پێیان خۆش بێ ئەوەی لە دەرسەکانی دیکە بەڵام چەند خزمەتیشیان دەوێت بەڵام لەناو بەهەشتێدا خی گەورە دەداتێ بەبێ زەحمەتی بۆیە دەفەرمێت لەهم فیها ما یەشاؤون بۆیان هەیە لەناو بەهەشتێدا ئەوەی دەیانەوێ کەذالیکە جا بەم شێوەیە ئەو زۆر گرینگە بۆ ئێمە یەجزی پاداش دەداتەوە الله خوا المتقین هەرچی پارێزکار بێ هەرچی خۆپارێز بێ خوای گەورە ئەوەی دەداتێ ها نەک یەک کەس و دوو کەس یا تایبەت بێ بە سەحابە و بە ئەوانەی لەگەڵ پێغەمبەردا بوون هەتا قیامەتێ هەر کەسێک متقی بێ متقیش کێیە ئەو کەسانن کە زەحمەت نییە ها ئینسان ئاسان دەتوانێت بیگاتێ ئەگەر ئیرادەی هەبێ بەڕاستی تەنها و تەنها ئینسان واجباتەکان بکە لە کەبائیر و گوناهەکان دوورکەوێتەوە خوا ناڵێ متقی مەلائیکەتن متقی کۆمەڵێک کەسن خۆپارێزیان کردووە بە ئەندازەی توانە بە ئەندازەی قودرەتی خۆت گوناهات نەکردبن واجباتت جێبەجێ کرد بێ و کەم تەرخەمیت نەکردبێ دەچێ ڕێزی متقیان کە چوویە ڕێزی متقیان خوای گەورە ئەو بەهەشتەی بۆ ئامادە کردووی کە ئەگەر ئەو بەهەشتەی بەراورد کەی بە خۆشیەکانی دنیاە تەبەن هیچ خۆشیەکی دنیا لە بەرامبەر بەهەشتێدا هیچ قیمەت و نرخێکی نییە جەنات و عەدنین ئەوەی کە ئامادە کراوە بۆ پارێزکاران باخانێکن شوێنی مانەوەن يدخلونها دسنا ناوي تجري دروا من تحتها بجيردا الأنهار چندان روبار لهم فيها بوان هي لنا أو باخاندا ما يشاءون أويك آرزوي بكن كذلك بمشيويا يجزي الله پاداش ددات وخوا المتقين هرتي پارێزکار و لە خوا ترس پارێزکار و لە خوا ترسەکان حاڵەتێکی دیکەیان لەسەر مەرگدا ئەوەیە دەفەرمێت الذين ئەو کەسانن متقیەکان کە تەتەوەفاهم کە ڕوحیان دەکێشن المەلائیکەت و فریشتەکان
لكاتي روح شيشاندا طيبين كسانكي درون باكن ضل خاوينا طيبين يعني خاوين للشرك خاوين للرياء خاوين للحسد وبغض ورقوقين ورزيلي ونخوشية دروني ونفسيكاني تيدانين كنابي لقل إنسان إيمان دار دابن الذين يعني متقي ولخواتر سكان أو كسانا كتتوفاهم الملائكة ككاتك روحيان دردين وروحيان دشيشن فريشتكان طيبين كسانك درون باكن درون خاوينا لا يكمي ضليان شركي تدانيا ها لا يكمي ضليان حسادتي تدانيا كشرك طبعا معلومة جناهي يعني تاكي إنساني صفر دكاتوا حسادة تاكي إنساني صفر دكاتوا رياء تاكي إنساني صفر دكاتوا حسادة وبغض ورقوقنا تاكي إنساني دخوا إنسان دبي آقاي لبه ها أو بهشتا أو كإنسان حزيليتي وآرزوي دكا لبهشتي بيدا دري كسيك اللكاتي سر مرقدا نفسه دلي باك يقولون دلنتي سلام عليكم يقولون فرشتكان روح جشان بوكس إيمان داري دلنتي سلام عليكم صلاة لبه مردن تنها لذهن الزين وكان دا كارساته وخفته ونارحاتي هذا بو كسي كروحي دشيشرته كسك إيمان دارا سركو ساتي دسكردن بخوشيكاني وبجياني أو سركي كروحك ديت دري بو اللي أثناء الروح شيشانة كيدا طبعا إنسان إيمان دار شويني خوي دبينه كملائكة كان سلام يعني لكر سلام علي يعني سي يعني بله بقول يعني صلاة اللي بلام يعني ظلنيا بالويكا ترسد لسرنيا خفدنا خوي مردندنا خوشي تدانيا قبردنا خوشي تدانيا زندوبنا والزحمة تدانيا پردی سیرات و هیچ ناخۆشیەک شمولی تۆ ناکە کەوەی سەلام یعنی ئەی کەسەکە دڵنیا بە لەوەی کە تووشی هیچ زەحمەت و ناڕەحاتی و ناخۆشیەک نابی کە ئەوەیان پێگوتی تا خۆشیەکان دەست پێ سەلام عەلەیکم سڵاوتان لێبێت ودخولوا الجەنە دەی بڕۆنە بەهەشت طبعا خۆ ئەو کاتەی جەستەی ناچێتە بەهەشتێ ڕوحیانەتی دەبرێ بۆ بەهەشت یا بۆ باخێک لە باخەکانی بەهەشت ودخولوا الجەنەتە بڕۆنە بەهەشت بەڵام بەچی دەچێ بەهەشت بە حەز بە ئارەزوو بە خەون بە پێخۆشی نا بیما کنتم بەهۆی ئەوەی کە ئێوە لە دنیادا تعملون ئەنجامتان دەدا چوونە بەهەشت بەرهەمی کردەوەی خۆتە بەڵێ خوا فەضلی هەیە چاکەت بۆ دەکا بەدە بە سەد بە حەوسەد بەس هیچت نەکرد بێت خوا هیچیشت بۆ نانووسێ چوونە بەهەشت پەیوەستە بە کردەوەکانی خۆمانەوە خۆمانن بڕیار لەسەر چوونە بەهەشتی خۆمان دەدەین چونکە خوا ئیختیاری داوینێ و هەموو کەسێکیش دەتوانێت چاکە بکە و هیچ چاکەیەکیش خوای گەورە هێندە زەحمەتی نەکردووە نەتوانین بیکەین هەموو چاکەیەک ئینسان دەتوانێت بیکە ئەگەریش چاکەیەکی گەورەت پێ نەکرا خوای گەورە بەدیلی داناون وانە مەسەڵەن ئەگەر کەسێک پارە و سامانی زۆر بێت چاکەی بریتە لە ماڵ بەخشین وایە کەمت هەبوو کەم ئەگە هەر نەدبوو خواوای کردووە ئەوەی بۆ خۆتی دەخۆی و بۆ خۆتی سەرف دەکەی بە چاکەت بۆ دەنووسێ هەر نەبوو قسەی خۆش لەگەڵ کەسێکی بکە بە سەدەقە بۆ دەنووسێ هەر نەبوو زەردەخەنەیەکی بکە و تووڕەمە بە ڕقت لە خەڵکی نەبێ خوا بە سەدەقەت بۆ دەنووسێ قەستم چاکە و چوونە بەهەشت ئەگەر ئینسان خۆی بێوێ بۆیە کردەوە بە پێی توانای ئینسانەکانن الذين تتوفاهم الملائكة ئەوانەی یعنی متقی ئەو کەسانن کە کاتێک مەلائکەتەکان ڕوحیان دەکێشن طیبینە يقولون كسانشي باكنو يقولون بيان دغوتري بيان دلن سلام عليكم صلاتان ليبه ادخلوا الجنه برون بهشت يعني برياري تشونه بهشتان بودرچوا بما كنتم تعملون بهوي او كارو كردوانيك ايوا بوخوتان ديك او جار فاده فرمت هل ينظرون او هلا مفسرين دفرمون بمعنى لا يعني لا ينظرون او ان شاوري هجناكن إلا أن تأتيهم الملائكة تنها أو نبيك ملائكة فرشتكان بين بويان تاروح يامشش ما بس تيسي يعني بتفرستكان وبي باوركان هزنا ما أخوا بويان بازنكا لبلغة ودليل ومعجزة أوي ما وتنهاتيا تنها أوي ملائكة الروح شيشان بي روح يامششي أو يأتي أمر ربي يا بيت بويان فرماني پروردگارت كبريتي لعقوبدان وسزاداني دنيايان هل ينظرون يعني شاورناكن إلا أن تأتيهم تنها أو نبي كبي بويان
الملائكة فرشتا أو يأتي يابت بويان أمر فرماني ربك پروردگارت. واضحة؟ كذلك خواد فرمي هرب مشيوية هرب شيوي بتپرستكاني مكة فعل الذين فعل يعني أنجام ياندا خرابة وخرابة كاري الذين من قبلهم أو قلانش كالبيش بتپرستكاني مكة دابود. يعني خفاد مخو تنها بتپرستكاني مكة وقومكي تونية كإيمان ناهن وپشيمان نابنوا تاكاتي سرمرك هاواريان لهال ناستيتو وقت الله هاوار ناكن اخوا لپيش توش قومكاني ديكا هر او خوان دخافلاندو كاتيان بردكر تا وقتي ملائكتت كدهات كروحيان درچش دردك ملائكتك ديوز بيان برين او كاتي هاواريان دكر ديان قلت خوايا ويلقوا السلامة بيش نياريان دكر خوبة دستودن يا كخوا عقوبكي بود ناردن او كاتش توبة قبول نبو جا خواه فرمد وما ظلمهم الله خواهي قول استمي لأوان نكرت ولكن كانوا بلكو أوان بوخويان أنفسهم لخويان يظلمون استميان كرت. هل ينظرون آية شاوري تيدكن يعني شاوري هيج تقناكن إلا أن تأتيهم تنها أو نبي كبيبويان الملائكة فرشتا أو يأتي يابت بويان أمر ربك فرماني پروردگارت كبريتيان لعقوبدان وسزادانيان كذلك هربم شوية هر وك يعني قومكيتو فعل الذين فعل أنجاميان دا أواني من قبلهم لفيش أوانج دابون وما ظلمهم الله خواهي قورستمي لأوان نكر كاتك بكافري مراندني يا كاتك لدنيا دا سزايدان ولكن كانوا بلكو أوان بوخويان أنفسهم لخويان يظلمون استميان كرت. كوتا آد خواد فرمد أو كاتش طبعا شاوري ملائكة يان ذكرت روح يان در بين لكاتي روح ششان دا توبة يجيب كان يان لكاتي سزاي خواي دا پشيمان ببنوا خواي قولوا فرمي فأصابهم تشيان بو سيئات يعني عقوبة والسزاي ما عملوا أو كارو كردواني ككردبويان فأصابهم تشيان بو سيئات يعني السزا نكتاوانها سيئات سزاي ما أوشتاني كعملوا كردبويان أو جار وحاق بهم هات خوار بسريان دا بزندرا بسريان دا ما كانوا أوشتي كأوان به بي يستهزئون قالتان دا كردو بيان رادبور پیغمبر صلى الله عليه وسلم يا پیغمبران كديان قد اگر توبه نكنو پشیمان نبنو خوا عقوبتان ددا و خوا سزاتان ددا اوان گالتیان پیدهات پیان گودی اگر راز دکی باور بان بسر داب باردن اگر راز دکی زیمان بسر داب بجر پیدارو بسوینه اگر راز دکی قیامت بابه چی که وقتی اوان دهات خواهی گوره توشیان دکا فاصابهم توشیان بو یا توشیان دبه سیئات ما عملو طولو سزای او کارو کردوانی که کردویانن وحاق بهم داده بزیت سرشیان ما كانوا به أوشتي كأوان يستهزئون قالتي بيدا كانوا في رادة بيرنو إيمانيان بينيا صلى الله على سيدنا محمد وآله وصحبه أجمعين.